سەرەتا لە بەشی ئەوەڵدا دەچینە لای بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری نووسەر و لێکۆڵەری سیاسی تا چەند پرسیارێک ئاراستەی بەڕێزیان بکەین و ئەویش وەڵام بە پرسیارەکان بداتەوە. کاک ئەحمەدیان ئەم کاتت باش، زۆر سپاس بۆی کە بانکێشتی ئەم بەرنامەتان قبول کرد. سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس بۆ بانگهێشتکردنەکەتان و زۆر مەمنون. سپاس و سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز. زۆر سپاس بەخێر بێ کاک ئەحمەد. با لێرەوە دەست پێ بکەم کاک ئەحمەد، ئەمڕۆ 11مین ڕۆژی تێپەڕاند شەڕی نێوان کۆماری ئیسلامی و ئیسرائیل. پێم باشە سەرەتا بەڕێستان خوێندنەوەیەکی گشتیمان سەبارەت بەم شەڕە پێ بدەی، هۆیە سەرەکیەکانی ئەم دۆخەی کە ئێستا پێش هاتووە بەڕای بەڕێستان چییە کە ئێمە گەشتونێت ئەم نقطەیە؟ زانی لەسەرەوە دیارە قسە زۆر کراوە، بەڵام بەڕاستی ئەم شەڕە و ئەم وەزەکە ئێستا هاتووە لە بۆشاییەوە دروست نەبوو لەو ڕۆژەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی هاتە سەرکار، بە تەنانەت پێشەوەیش ڕژیمی شا بڕوخێ ئیسلامیەکان و تەبعەن چەپەکانیش یەکێ لەو گلەیانە و لێکێ لەو ڕەخنە توندانە کە لە ڕژیمی شا بوویان ئەوە بوو کە لەگەڵ ئیسرائیل پەیوەندی هەیە. بۆیە لە یەکەم ڕۆژەکانەوە ڕژیمی ئێران دەستی کرد بە دژایەتی ئیسرائیل و خومینی وتی سەرەتانە و نابێ بمێنێ. وردە وردە من ناچوە ناو وردەکاریەکانەوە تا بەرەو ئەم دۆخی دواییە هاتین. ئێران دەستی کرد بە دروستکردنی پێگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕاستی بۆ دوو شت. یەک بۆ ئەوەکە ئومەتی ئیسلامی بڵاو بکاتەوە وەکو خۆیان دەیان کوت سەرۆکایەتی ئومەتی ئیسلامی بەدەستەوە بگرێ، و یەکێکیشی ئەوە بۆ ئەوە کە هێز دروستکە، ئەوانەی کە پێی دەڵێن هێزی نیابەتی بە وەکالەت، بۆ بکە بتوانن بەرەنگاری وەک ئەوان دەڵێن دوژمنانی کۆماری ئیسلامی ببنەوە و ئومەتی ئیسلام دیسان بەواتەیەوان کۆبکەنەوە. طبعا ئەمە هەم وڵاتە عەرەبیەکانی ناوچەکەیان زانی، ئەم ئیسرائیلی ژێزانی و هێزە گەورەکانی ژیان زانی. ئەوانیش دەستیان کرد بە کاری خۆیان. وڵاتە عەرەبەکان لە نیگەرانی ئەوە بوون و هەمیشەش نیگەرانن نە ئیسرائیل زۆر بەهێز بێ کە بتوانێت دەسەڵات بەسەر ناوچەکەدا ببێ و نە ئێرانیش ئەوەندە بەهێز بێ. ساڵی 2015 ئەوە بوو کە لە زمانی ئۆباما دەستیان کرد بە دانووسانەکان و دۆسیی ئەتۆمی و ئەوە بوو کە بەرجامی لێکەوتەوە بە ڕێککەوتنێک گەیشتن ئێران و ئەو وەک ئەڵێن 5 وڵاتی بە عەلاوەی یەک ڕێککەوتنێکیان ئیمزا کرد. بەم ڕێککەوتنە لە ڕاستیدا دەسەڵاتدارەتی ئێرانیشیان بەنەوعی قبوڵ کرد لە ناوچەکەدا، وتیان بەڵێ ئێمە تۆ بە ڕسمی ناسین. ئەمە وڵاتانی عەرەبی نیگەران کرد. لەولاوە ئیسرائیلیش کە بەمەی دەزانی پرۆژەیەکی تازەی هێنا بە ناوی پەیمانی ئیبراهیم. پەیمانی ئیبراهیم وردە وڵاتانی عەرەبی گرتەوە و گەیشت هەتا نزیکی عەرەبستانی سعودیش کە لەوانە بوو ئەوانیش ڕێکەون، بەڵام تەبعەن عەرەبستان بە پێی ئەو جێگە و پێگە تایبەتی ئیسلامیە و ناوچەیە کە هەیەتی شەرتێکی گرنگی بۆیژەوە بوو دەبێ مافێک بە فلستینیەکان بدرێ. جا 2015 سیرەکە لەوەدا 2015 کە ڕێککەوتنی بەرجام کرا، ڕێککەوتنە ئەتەمیەکە کرا، وڵاتانی عەرەبی دژ بەوە بوون لەگەڵ ئێران ڕێککەوتن بکرێن. دەیکوت ئێران لی بدەی باشترە، لاوازی بکەی باشترە، چون دەوان دەترسان لە ئێرانێکی بەهێز. ئێستا پێچەوانە بووتەوە. ئێستا وڵاتانی عەرەبی ناوچەکە پیان خۆش نییە لە ئێران بدرێ، یا پیان خۆش نەبوو لانی کەم بە عەلەنی. ئێستا پیان خۆشە کە ئێران وە لاواز بووە، بەڵام ئێران هەتا پێش 7 ئۆکتۆبر ئەو هێزە بوو کە وەکو هێزێکی ناوچەیی ئەناسرا، هەم لە ناوچەکە هەم لە ئاستی نێونەتەوەیە حسابیان لەسەر و ئەوە بوو بینیمان کە بۆ نمونە مەسەلەن چین کەوتە نێوان لە عەرەبستان و ئێران و تەوافقی لەگەڵاکردن. 7 ئۆکتۆبر هەموو شتەکانی گۆڕی، یعنی ڕاستە نەخشەی جغرافیایی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نەگۆڕیەوە. من لەسەر و باوەڕەمە تا ئێستا هیچ کەس ناوێت نەخشەکە بگۆڕێ، بەڵام نەخشەی سیاسیەکەی گۆڕاوە، نەخشە جغرافیەکە نەگۆڕاوە، بەڵام نەخشە سیاسیەکە گۆڕاوە کە 7 دەستی کرد و کە نەتانیاهو ئیسرائیل دەرفەتێکی دەستکەوت لە ژێر سێبەری ئەو کاری کە لێوە کراوە کە ئێستش گومانی لەسرە چۆن ئیسرائیل بەو هەموو زیرەکیەوە ئێستا ئەبینین لە ئێران چیەکە چۆن بەڕێوەیە مۆزوعێکی ترە. بەڵام بە دوای 7 ئۆکتۆبرە
دەستکەوت یەک لە دوای یەک هێزە بە وەکالەتەکان هێزە نیابەتەکانی ئێرانی لە بین برد بە بۆچوونی من ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیتر ناگەڕێتەوە پێش 7 ئۆکتۆبری 2023 بە هەمان وەزعیش ئێرانیش کۆماری ئیسلامی ئێران ناگەڕێتەوە پێش ڕۆژی وەک ئێوەش لە ناساندنی بەرنەمەکە وتان 16 مانگی جوون ناگەڕێتەوە وەختە لەبەرەوە تازەی ئێرانە ئەو ئێرانە نییە ئێران لێی دراوە لەسەر سەرەوە لێی دراوە و ئێستا خوددایان بوو کە ئەگەر ئەمریکا ئەم حملەی نەکردایە دوێنێ نیوە شەو دوێنێ شەو ئەگەر ئەو حملەیە نەکردایە لەوانە بوو ئامادە بن دیسان چندا بنیشتەوە گفتوگویان لەگەڵا بکەن ئێستا ئێران لە هێزەکەوە کە حسابیان بۆەوە کرد هەم لە باری ناوچەیەوە هەم لە باری نێونەتەویەوەیەوە بووە بەوە کە خەریکە بە هەرچۆنێ بێ خۆی بە نەوعێ ڕزگار بکە و مانەوەی ئەو کۆماری ئیسلامیەی کە پێش 16 مانگ بوو بە بڕوای من ممکن نییە مەبەستمیشمەوە نییە ڕەنگە لە دوای لە باسەکانە چینە ناوی مەبەستمەوە نییە بە تەواوی بڕوخێ ئەو جۆرەکە ڕژیمی شاڕوخە یا ڕژیمی سەدام ڕوخە بەڵام تازەی تر ناگەڕێتەوە وەزای کە پێشتر بوو ئەوە زۆر بە کورتی بینین ببوورە لە هێزە ناوچەیەکان چ ئوروپا چ ئەمریکا چ چین و رووسیا لێکدانەوەی جوابیان هەیە. زۆر باشە کاک ئەحمەد بە جوانی ئەلبەت بە کورتی ئاماژەت بە زۆر شتدا دیارە ئێران هیچ کارتێکی فشارشی بۆ نەماوەتەوە ئەگەر لە بواری دانوستاندا باسی بکەین و پرۆکسیەکانی لەبین چوون هەتا ئەو پێگای ئەتۆمیانی کە باسی دەکرد ئەمەشی وەکو کارت نەماوە ینی ئەگەر تەسلیم بوونیش بێ جا من پرسیارەکەم لێرەدا ئەو سناریانەی کە محتەمەلن لەم شەڕەدا بەبێ ئەو کارتانەی کە نەشیمەوە هیچ کارتێکی فشاری نەماوە ئێوە چۆن نیەبینن ئایا دانوستان دەکایە تەسلیم دەبێت بۆ مانەوەی خۆی لاقل دەزای چۆنە هەموو بەتایبەت پرسپۆڕان و کارناسانی جەنگ لە مێژووە لانی کەم لە 200 ساڵی ڕابردووە ئەویان سەلماندووە کە شەڕەکان کە دەستی پێەکەن دوولایەنی شەڕ زۆر جار ئەگەر دوولایەن ئاگاهانە شەڕەکەن ئێستا ئیسرائیل جواب بوو ئێرانی جواب بوو هەر دوولا زۆر بەوردی خۆیانیان بۆ ئامادە کرد بوو بەڵام کە شەڕ دەستی پێکرد هیچ لایەک نازانێ بەڕاستی ئایا ئەوەی کە ئەو بەرنامەی بۆ داڕێشتووە ئەچێتە پێشەوە یا ناچێتە پێشەوە بۆ لەبەرەوە بارودۆخی تئۆری و نەزەری ئەوەی کە ئەگەر ئێمە ئەمەوامان کراوان ئاوا دەکەن ئەگەر لەوەیاندا ئێمە ئالەوە لێی دەدەین جایە تا ئەوەی کە دەستت پێکرد و بە تایبەتی لێتدا من ئەمڕۆ کورتێ ڤیددیۆیەکی فیلمی ڕۆژنامەی هارێسی ئیسرائیلم بینی ئەم ڕۆژنامەی هاوارێسی ئیسرائیلی لە فیلمەکەدا خانوویەکی 9 نیشانەدا دوو خانووە بەلای یەکەوە فیلمەکە زۆر سوگەڕوە ئەوەڵ خودی خانوەکەیە دوای موشکەکە ئێرانی لێکەوتووە ڕوخێ لایەکی بە تەواوی ڕوخەوە هاتوۆتە خوارەوە دا دووبارە دروستیە کاتەوە و دوای ئەوە دیسان ڕوخێتەوە من پێم وانە بۆ ئێران توانایی ئەوەی هەیە دوای ئەم هەموو موشک بارانە بتوانێت دیسان موشکی ئەوە بنێرێ بۆیە بەڕاستی پێشبینی ئەوەی کە چۆن دەڕواتە پێشەوە معلوم نییە ئەوە لایەکی تری ئەوەیە کە ئێران ئەو فەرماندانەی کە ڕۆژی یەکەم کوژران ئەم فەرماندانە کەسانێک بوون ئەمانە خۆیان ئامادە کردبوو ئەنواعی بەرنامەی 1 و 2 و 3 دانابوو کە ئەگەر ئیسرائیل هجومی کردە سەر ئێمە یەکەم ئاواکەین ئاواکەین نەگەوە سەری نەگردوو ئەوە هیچ کامیان نەماونەوە کەسانە و ئەوانە پسپۆڕیان بوو دیارە هیچ کامیان بەو ناوعات تئۆریستێنی شەڕ نەبوون بەڵام ئەزمموی شەڕی ئێران وێراقیان بوو ئەزمموی ئەم ساڵانەی دواییان بوو شتیان پێ بوو ئەوەش ئەوە ئیسرائیل داویەتی لە شوێنی زۆر هەستیاری بەتایبەت ئەوەی کە ئاسمانی ئێران و بەتایبەتی ئاسمانی تاران بە تەواوی کەوتوتە دەست ئیسرائیلەوە ئەمە شتێ بوو کە ئێران حسابی بۆ نەکرد بوو جگەلەوە ڕاستە فەرماندەکان هەر کەسێکە لاچووە خێرا یەکێکی خامنەیەکێکی داناوەتەوە لە شوێنی بەڵام ئەوانە متمانەی خامنەییان نییە ئێمە لەگەڵ سیستمێ بەرەو ڕووین کە خامنەی متمانەی بە هیچ کەس نەبوو ئەگەر ڕاست دەوێ بەشانسی یا بەرەو خوارچوونی کۆماری ئیسلامی ئێران لە کوژانی قاسمی سلێمانیەوە دەستی پێکرد ئەگەر ئەو
کوژرا بەڕاستی وردە کەوتنە هەوڵ کە کارێ بکەین و خۆمان ئامادەکەین بۆ شتیوامان بەسەر نێ بۆیە ئەگەرەکان ئێستا کراوەیە ئایا و یەک شتی لێرە زۆر مهمە ئیسرائیل نەحەزەکە بە شەڕی توولانی لەگەڵ وڵاتی ترە و نە بە قازانجێتی وڵاتێکی بچووکە هەموو ئێستا قسە لەسەرەوە هەیە کە بینی 800 ملیۆن تا 1 میلیارد دلار هەموو ڕۆژێ خەرجی شەڕی ئیسرائیلە ئەمە جگە لەوەی کە خەڵکی ئیسرائیل لە باتیەوە کارمەند بن مهندس بن نازانم دوکاندار بن ئەو کارە بکەن هەکایانە مامۆستا بن چی بن هەمویان هەخێک لە سەرژەرزەمین و خۆیان شارنەوە توریست نەماوە هاتوچوو نەماوە لەلایەکەوە ئیسرائیل ناتوانێت تحملی ئەوەی نییە کە شەڕێکی توولانی بکە بۆیە ئەو بەپەلەیە زوو تەواوی بکە لەم لایشەوە ئێران بەپێچەوانە ئێران کە شکستی خواردبوو ئەو هەموو میلیاردە سەرمایە گوزاری کرد بۆ ئەوە کە کوتی حملەمان پێکەن ئەگەر ئێمە لە سووریە شەڕەکەین دێن لە تاران لەگەڵمان شەڕەکەن کە فەرمووەوە هاتن شەڕەکەیشیان لەگەڵکردن بە میلیاردها پوڵی لە دەمی خەڵکی ئێران گرتەوە دای بە خەرجی ئەوانە ئێستا کە هەموو ئەوانەی بوو بە تەپوتۆز و چوو بە حەوا ئومێدی بەوە هەیە کە ناسیۆنالیزمی ئێرانی و نەتەوەخوازی و بە نەوعێ نەتەوە پەرستی و ئەو گرقی ئێرانی گەریە بتوانێت ئێرانیەکان کۆ بکاتەوە لەژێر یەک ئاڵا بەرامبەر بە دژمنێکی خارجی کە هاتووە ئومێدی بەوەیە ئەو کارە بکە مشکلێکی تری کۆماری ئیسلامی ئەوەیە کە سەرانی ئەرتەش ینی سوپای پاسداران و فەرماندەیەکی ئەرتەش نەماون ئەوە یەک بەڵام دەبین هەست دەکرێت من خۆم پێم وایە نوعێ ئیفلیجبوونیش لە ڕێبەرایەتی سیاسی ئێراندا پێشاتووە لەبەرەوە خامنەی ئەبێت لەم تونێل بۆ و تونێل شارنەوە دەستڕەسی پێی نییە ئەو کەسانەی کە هەموو ڕۆژیان بینی و راپۆرتیان پێدا و ئامۆژگاریان لێوەرەگر یا فەرمانیان لێوەرەگرت ئەمانە ئێستا دەستڕەسییان پێی نەماوە دەستڕێسیەکە زۆر کەم بووە تەنانەت ئێوەش ڕەنگە بزانن بە ڕێبەرانی سەرەوەی ئێرانیان وتووە کە زۆریش لە تەلەفۆنی مۆبایلوانە نابێت کەڵگوەر بگرن لەبەرەوە ئەترسن وەکو پەیجەرەکانی حیزبوڵایان لێبێ لە ئیسرائیل لە هەر سەرێک و چاوی لێ بکەی بارودۆخەکە بۆ ئێران زۆر خراپە بەڵام شتێتریشەیە ئەویش ئەوەیە کە بەشێک لە ئێلیتی سیاسی یعنی نخبەی سیاسی ناو کۆماری ئیسلامی ئێران ئەوە چەندین مانگە بەتایبەت لە 7 ئۆکتۆبر بەم لاوە من چەندین ویددیۆم دیوە لە کەسانی ناودار لە ئێرانەوە کە مامۆسای زانکۆ چالاکی بواری ژنان ڕۆژنامە نووسەر ئەوانە سێواکن کە بە خامنەیی لەباری سیاسیوە مردووە فکرێک بۆ وەزەکە بگۆڕین بۆیە بەشێ لە دەسەڵاتی سیاسی ئێران ئێستا ئومێدی هەیە کە بەشێ لەم دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێرانە بپارێزێ و بەداخەوە بەشێ لە ئۆپۆزیسیۆنی دەرەوەیش ئێرقی ناسیۆنالیستی و ئێرانیگەری و ئەوانەی هەیە کە ئەرتەشی خۆدەمونە سوپای پاسداران ئەسلحەکەی خۆمانە تەنانەت دیوە بۆڵێ بۆمبی ئەتۆمیژی خۆمانە بۆچی بۆمبی ئەتۆممان نەبێ کۆماری ئیسلامیش بڕواهی ئێمەیە بۆیە ئایندەکە لێڵە معلوم نییە ناکرێ واقعا ناکرێ حەزەکەم لە ئاخری قسەکانمان ئەوە بڵێ کە من 2 هەفتە بەل لە ڕوخانی ڕژیمیشا لە تاران بووم و لە ناو خۆ پیشاندانەکان لە بووم بەڕاستی 2 هەفتە بەل لە ڕژیمیشا هیچ کەس پێوانە بوو ڕژیمیشا بەو شێوە ڕۆخێ و نامێنێ بۆیە پێشبینیکردن ئاسان نییە. کاک ئەحمەد ئاوری ئەو شەڕە زۆر کەس باسیش لەوە دەکات کە تورکیا لە دوای هێرشی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی جموجۆڵێکی تێکەوتووە لە بواری بڵێن سەربازیەوە دەیە خۆی زیاتر بەڕۆشتر بکاتەوە بەڕای بەڕێستان تورکیا بۆچی ئاوا حساسە و بۆچی لەم شەڕەدا ئاوا ترسی کەوتۆتە گیان و بۆچی ئاوا لای ئەو گومانات هۆی چییە؟ تورکیا لە مێژە هەستی کردووە بەوە کە ئاڵوگۆڕێک بڕێوەیە ئەسەن ئەو پێواژۆ کە لەگەڵ پێکاکا دەستیان پێکرد و لەگەڵ بەرز عەبدوڵڵا ئۆجالان دەستیان پێکرد ئەو پێواژۆ لە ڕۆژەکانی ئەوەڵەوە کەسانێک کە بەعنوانی شێورمەند بە قەولی خۆیان کەسانی موسلین و عاقڵوانیان کۆ کردووە گروهێک یەکێکیان لە یەکێ تەلەڤیزیۆنەکان زۆر زووتر لە ڕووخانی ڕژیمی بەشار ئەسەد وتی ئەمەی گێڕاوە وتی نەخشەیەکی تازە هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست
و ئێمە گروپێکین لە تورکیا کە خەریکین بیر لەوە دەکەینەوە کە بزانین چی بکەین بۆ کوردستانی نەیەوت کوردستان بۆ کوردەکان کە لە تورکیان بۆ کوردەکان کە لە سووریان و بۆ کوردەکانی تەنانەت عێراقیش بە قەوڵی ئەوان ڕۆژاوە ڕۆژهەڵات و ئەوە بەکار نابن بەڵام شتێککە من سرم سوورما لەو وەختەدا ئەو کەسە باسی کوردستانی ئێرانیش باسی ڕۆژهەڵاتی کوردستانیشی کرد تورکیە نیگەرانەکە ئەم دەستپێکی یعنی درێژبوونەوەی ڕووداوەکانی دوای 7 ئۆکتۆبر ئەوان تێگەیشتون چەند نەقۆڵایی هەیە ئەم مەسەلە و چەند نەمەترسی هەیە کە دەسەڵاتی ئیسرائیل ئێجگار زۆرتر بێ ئەو نزیکیش کە ئیسرائیل لانیکەم لەباری پشتگیری بە قسە کردوویەتی مەسەن وەختی خۆی بە قسە وتی ئێمە پشتیوانیەکەین لە ڕەفراندۆمی کوردستان و ئەو پەیوەندیە کە لەگەڵ ڕۆژاواش هەیەە ئەمانە تورکیای خستە سەرەوە کە ئەها ئەوە خەریکن کوردستانێکی گەورە دروستەکەنەوە کوردستانی لە باشوور هەیە کوردستانی ڕۆژاوا هەیە ئەلئان ئەگەر شتێ بەسەر ئێران بێ و ئێران کۆماری ئیسلامی ئێران بڕوخێ کوردستانی ڕۆژهەڵاتیش وەکو ڕۆژاوای لێدێ یان وەکو باشووری کوردستانی لێدێ کە سێ بەشی کوردستان بکەونە بارودۆخێکی ئاوا قابلە هیچ شتێک لە باکووری کوردستان ڕوونەدا تورکیە لەم زاویەوە چاولەکە ئەردۆغان پێرێ لە کۆنفرانسی وەزیرانی وڵاتانی وەزیرانی دەروی وڵاتانی ئیسلامی کە قسەی کرد قسێکی سەیری وت ئەوەیە کە زیارە زۆر تند هجومی کردە سەر ئیسرائیلەوە بەجێی خۆی بەڵام باسی ساکسپیکۆی کرد ساکسپیکۆ بۆوانەی ڕەنگە لە بیریان نەبێ ساکسپیکۆ دوو پسپۆڕی فەرانسەی و ئینگلیسی بوون ساڵی 1916 لە ناوەڕاستی شەڕی یەکەمی جەهانیە دابەشیان کرد ئیمپراتۆری عوسمانیان دابش کرد ئەم سنوورانە کە ئێستا هەیە ئەوە تورکیە ئەوە سووریە و عێراق و ئەوە لوبنانە ئەمە هی ئەو ساکسپیکۆیە جا ئەردۆغان دەڵێ ئێمە ڕێگان نادەین ساکسپیکۆیەکی تر بێنە ئاراوە یعنی ڕێگان دووبارە دەستکەن بە دابشکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەستیشی کردووە بارودۆخی خۆیشی خراپە ئەردۆغان بارودۆخی حیزبەکەی خراپە ئەم پێواژۆی کە دەست پێ کردووە لە باکووری کوردستانیش لەبەر ئەوەیە حیزبەکەی جارێکی تر براوە بێ لە پارلەمان و خودی ئەردۆغانیش جارێ بتوانێ هەڵبژێردێتەوە کە کارەکە ئاسان نییە بۆیە ئیمامۆغڵیان گرتووە کە شارەدارێکی خۆشەویست بوو کە هەڵبژاردەی خەڵکیش بوو هی ئیستانبول و احتیمالی زۆریشەیە هەڵبژێردێتەوە ئەردۆغان لەگەڵ ئەوە کە دژمنایەتی هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی و ڕخنەی توندیشی لێ هەیە لەم بابەتەدا پێویستێتی بۆ سیاسەتی ناوخۆی و بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چون ئەوان لە ئەنگری ئیخوان المسلیمین ئیخوان المسلیمینن لەگەڵ قەتەر و ئیخوان المسلیمینی وڵاتانی تر پێویستی بەوە هەیە وەکو لایەنی کە پشتیوانی لە موسڵمانەکانەکە دژ بە جوولەکەکان و وڵاتی ئیسرائیل بەو ناوەوە زاهر بێ دەنا بۆ خۆتانەزان تورکیا ئەوەی بەسەری میلەتی کوردی هاوردە هەرو کارێک ئیسرائیل بەسەر غەزەی دەرا زۆر باشە کاک ئەحمەدی من لە بەشی ئەوەڵی بەرنامەکەمان کەمتر لە دەخەمانەوە بەڵام دوو پرسیارم هەیە ئەم دیارە بۆ خۆتان لە قسەکانتاندا بە کورتیا ماشتان پێدا دیارە ئاکامی ئەم شەڕە بۆ ناوچەکەش کاریگەری دەبێت پێم باشە بەڕێستان لەسەر ئەمەش شیکردنەوەی بدەن و تایبەتەن بۆ کوردستان چۆن دەبێت ئاکامی ئەم شەڕە من پێم وایە ئاکامەکەی ئەوە بێکاری ئێستا عێراق ترساوە عێراق نیگەرانە و عێراق زۆر زۆر نیگەرانی ئەوەیە کە شتێک بەسەر ئێران بێت و خەریکی خۆکۆکردنەوەی خۆیانە و ئەو پەیوەندیە و ئەو بارگرژیە سیاسیە کە ئێستا هەیە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی لە بەغا کە لەسەر کێشەی موچەوە ئەو شتانە هەوڵەدەن بە جۆرێ هێوری بکەنەوە کە لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی ئێرانە کوردەکان هەست بەوە نەکەن کە بەهێزتر بوونەتەوە و ئەتوان داوای زیاتر بکەن ئەوە بۆ ئەوان بۆ سووریەش ئەبێتە بارودۆخێکی لەبار بە تایبەت بۆ ڕۆژاوای کوردستان ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران ئەبێ بە بارودۆخێکی لەبار بۆ ئەوە کە ئەوانەی کە دژ بە کوردبوون لاوااسترە بن و ئەوان پێگەیەکی بەهێزتریان هەبێت بۆ تورکیەش وەکو عەرزم کردن ئەوەیە کە دووبارەی نەکەمەوە قسەکان
بەڵام جگە لەوەیش وڵاتانی عەرەبی تر کە بە دەوروبەرەوە هەن ئەو وڵاتانیش خۆشحاڵن لە ڕووخانی کۆماری ئیسلامیە کە ئەسڵەن حکوومەتی هیچ کامیانی قبول نەبوو ئەوە بە شەقی زەمانە بوو کە لە فشاری چین و شتیتر قبولی کرد کە لەگەڵ عەرەبستان و لەگەڵ وڵاتانی ترا و نێوان خۆشی بێ بۆیە من پێم وایە کارتێکردنی زۆریە بێ لەسەر ئەو بەشانەی کوردستان و ینی ئەگەر بەرەو ڕووخان بڕواجە نەوعی ڕووخانەکە فەرقێکە ڕووخانێکمان هەیە وەکو ڕژیمیشا بە تەواوی ڕووخانێکمان هەیە نا ئەم کۆماری ئیسلامیە بەو مەعنا نامێنێ بەڵام بەشێ لە دەسەڵاتدار یا بەشێ لە نوخبەی کۆماری ئیسلامی ئێران ئەتوانن بگەڕێنەوە ناو دەسەڵات لەگەڵ بەشێ لەوانە کە لە زیندانن لە جێگای ترن و لەوانەیە بەشێکی لە دەرەوەی وڵات لەوانەیە کە هەمیشە پیانوە بووە لە ئەبێ لە هەڵبژاردنەکانە بەشداری بکەیت و چی بکەیت وانە ئەوانیش بگەڕێنەوە ئەوانە ترسن لە شۆڕشێکی جەماوەری بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ناوخۆی کۆماری ئیسلامی و بەشێکی زۆری ئۆپۆزیسیۆنی دەرەوەیش بە تایبەت ئۆپۆزیسیۆنی ڕاشت بەڵام بەشێکی چەپیش ئەترسن لەوەی کە ئەگەر کۆماری ئیسلامی ئێران بە شۆڕشێک بڕوخێ ئەمە ئەوانیش امتیازەکانیان لە دەست دەرەسیەوە هەڵێن ئەبێتە هۆی تەجزیەی ئێران مەبەستیشیان لە تەجزیەی ئێران بە پلەی یەکەم بارودۆخی کوردستان ئەوە وەختمێشتەوە بۆ سوالێکی تریش کە زۆر باشە ینی مشخصم پێم خۆشە بێمە سەر ڕۆژهەڵات بۆ ئەو بارودۆخی کە ئێستا پێش هاتووە و زۆر گرنگیشە بەڕای بەڕێستان بڵین حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵات چەندە ئامادەن و چەندە یەگرتوون پێم باشە ڕای خۆتان بڵێ و مەترسیەکان چین چ وای داینن کە ڕژیمی کۆماری ئیسلامی بڕوخێت چ بڵێ بمێنێتەوە مەترسیەکان چین و هەلەکان چین کە دەبێت بخۆزرێتەوە دەزانین چۆنە ئەبێ من ئشارە بە یەک شتێکی گرنگ بکەم وەختێکە ڕژیمی شار ڕووخا یەکەم کارێکە کردیان مهمترین کارێکە کردی دەسەڵاتی تازە ئەوە بوو کە هەیەتێکی نرد بۆ مەهاباد بۆ لای مامۆستا شایزەدین و ئەوە بوو لەگەڵ نمایندگانی شۆرای شارەکان دانیشتن و ئەو قەتنامەی هەشمادەیی مەهاباتی لێکەوتەوە معنای چی ئەمە معنای ئەوەیە کە دەسەڵاتدارانی تازەش کە لە دەسەڵاتدا نەبوو بوون پێشتر ئەیانزانی کوردستان شوێنێکی گرنگە من پێم وایە هەر کەس بێتە سەرکار چ بە تەواوی ئەم ڕێبەرانە بڕۆن جەماعەتی ڕێبەری تازە بێن چ بەشێ لەمان و بەشێ ئۆپۆزیسیۆنی ناوخۆ بەشێکی دەرەوە بێن تەواوی ئەوانەی کە ئەڵێن تەمامیەتی ئەرزی وا مهمە نازانم تەجزیە نەبێ وڵات تەجزیە نەبێ ئەوانە چاوێکیان لە کوردستانە بەڵام ئەگەر بزانن ئەم کوردستانە حیزبەکان جیاوازن و پەرتەوازن کاری ئەوان زۆر ئاسانە بێتەوە ئێمە بە بۆچوونی من ئێمە کە ئەڵێم مەبەستم هەموو حیزبەکانی کوردستانە ئێمە ئەلعان دەرفەتێکی زۆر زۆر تایبەتیمان دەستکەوتووە کە بۆمان نییە بەڕاستی و نابێ لە دەستی بدەین ئەم دەرفەتە ئێمە ئەلعانە بێ وا بێ ئۆپۆزیسیۆنی ئێران دەسەڵاتدارانێک کە دوایی بیانەوێ بێنە سەرکار لە ئێران ئەبێ شوێنێک ببێ کە ڕووی تێ بکەن ناوەندێک بێ ڕووی تێ بکەن ئیمێلی بۆ بنێرن تەلەیفۆنی لێ بکەن داوای دانیشتنی لەگەڵ بکەن هەر ئایسە حاڵی حاضر کە من لەگەڵ ئێوە قساکەم ئەگەر بیانەوێ قسە بکەن ئەبێ لەگەڵ سێ کۆمەڵە و دموکراتێک و پەژاک و خەبات و لەگەڵ ئەمانە بە یەکەوە دابنیشن قسە بکەن ئەمە ناکرێ من ئەزانم تێگەم کە حیزبەکان لەباری فکر و بە ئیدۆلۆژی و لەباری بۆچوونی سیاسیوانەوە جیاوازیان هەیە معلومە ئەبێ بیبیان هەموو دنیاوایە بەڵام دۆخی کوردستان ئەوە دەخوازێەوە بۆ ئەوەی ئەم فرسەتەمان لە دەست دەرنەچێ و بۆ ئەوەی ئەو کۆمەلگای مەدەنیە کە دروست بووە ئەو جیاوازیە کە لە کوردستان هەیە کوردستان لە بەدرێژایی 46 ساڵی ڕابردوو ئیسلامی سیاسی قبول نەکردووە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە بۆ لە باقی ئێران وان نەبووە جۆرێکی تر بووە پێگەی ژن جیاواز بووە پێگەی ئازادی خوازی ئێمە لەبەرەوە نەبووە کوردین ئەو امتیازانەمان بەدەستێنەوە لەبەرەوە کوردین و ئازادی خوازین و ئیسلامی سیاسیمان قبول نەکردووە و ئەمە وەکو سەرمایەگە گە چاوی لێ بکەین وەکو ڕێزگرتنێ لەو خەڵکە کە وەختێ شەش حیزبەکە داوای مانگرتنیان لێکردن جوابیاندانەوە دە ئێستا خەڵکەکە کە لە ماڵۆ دانیشتون ڕەنگە بەشێکیان تەمەشای ئێماکەن کاگەمیر ئەو پرسیاراکەن
ئەی باشە بۆ داوامان لێکەنمان بگرین ئەی بۆ بەیەکەوەی ئەعلامیەک نادەن هەر شەشتان ئیمزای کەنژێرەکەی بڵێنەوە ئێمە بەیەکەوە لەسەر 1 2 3 4 ڕێکەوتوین من پێم وایە دەبێ هەر حیزبێک بێتە خوارەوە لە داخوازەکانی خۆی و دەبێ یەک ئەسڵیش قبولکەین سەرۆکی هیچ کام لە حیزبەکان سەرۆکی کوردستان نییە سەرۆکی حیزبەکەی خۆیەتی بۆیە دەبێ قبولی بکەین سەرۆکایەتیەکی هاوبەش ڕێبەرایەتیەکی هاوبەش هەیە و لەمە کەڵک وەربگرین و ئەمە وەکو سەرمایەک بیپارێزین باقی من ئەگەر چوینە ناوشار مەقڕی خۆمدانا دەسەڵاتی خۆمدانا چیەکەم ئەو مەوزوعێکی ترە حەزەکەم ئاماژە بە یەکشت بدەم حیزبی دەمپارتی کە ئێستا لە پارلەمانی کوردستان لە پارلەمانی تورکیا ئەندامی 60 چەند ئەندامی وابزانم هەیە لەناو ئەمەدا ژینگە پارێزی تایە حیزبێکی نازانم کە تورکن ئەسڵەن و حیزبێکی تایە حیزبی کۆمونیستە یەک ئەندامیان هەیە ئەندامی حیزبی کۆمونیستی تورکیەیە بەڵام قبولی کردووە چێتە ژێر چەتری دەمپارتی و لە ناو پەرلەمانی کوردستانە وەکو دەمپارتی لەوەیە ئێمە بوو ناتوانین ئەم حیزبانە بە بیرروجا باوەڕی جیاوازیشەوە کە ئەمانە لە دەوری یەکۆبینەوە بەڕاستیەنی دەرفەتی جیاوازی و ڕخنە لە یەکگرتن و ئەوانە نەماوە من تکایان لە یەکەم لێرە و ئومێدوارم هەرچی زووتر بازی جارێکە کە بە کەسێکارێکە پێسپێرێت بۆ من پای کەوتو ئەڵێم کەی ئەڵێ 2 ساعتی تر دەڵێم تۆ بڵێ دوێنێ ئەگەوا بێت داوای ئەوم لێ بکە کە دوێنە دەبوو بیکەم منیش دەڵێم 2 ساعتی تر واتە دوێنێ بووە ئەم کارە بۆیە من پێم لە نانی شەو واجبترە بە پەنە ئەم حیزبانە لە دەوری یەک کۆبنەوە و ڕێبەرانیان کەونە گفتوگۆکردن لەگەڵ یەکتر زۆر باشە کاک ئەحمەدجان من پرسیارێکم نییە 1 دقە کاتت هەیە ئەگەر خۆتان لە کۆتاییتان دەتانەوێت ئاماژە بە شتێکە نەدوتووە فەرموو ڕوو بە خەڵک ئەگەر قسەی وڵایی من هەر ئەوە ئاڵێم کە من پێم وایە ئەوەی کە لە سەرۆکی نەتەوەیە گرتوەکان قسەیەکی سەیری کرد دوێنێ بۆ وابزانم دوای ئەوەی کە ئەمریکا بۆمبارانی ئەو شوێنانی ئێرانی کرد وتی من لەوە ئەترسم وەزەکە بە خێرایی لە کۆنتترۆل بچێتە دەرەوە و کارە ساتامێز بێ کارەسات بێتە پێشەوە فاجعە بێتە پێشەوە بۆ خەڵکی مەدەنی و چ لە ناوچەکەت چ لە جیهانیش تەنانەت ئەو نەبەر بڵاوە بۆیە من هیوادارم خەڵکی کوردستان پارێزراو بن سڵامەت بن لە هەرکوێ هەن بەڵام هیواداریشم ئەوانیش و حیزبەکان بتوانین لەم ئەزمونە بینە دەرەوە و هیوادارم ئەوان بەردەوام بن لە پتەوکردنی کۆمەلگای مەدەنی لە کوردستان ئێمە بەڕاستی ئەگەر هەر شتێک قەومێ پێویستمان بە ژنان و پیاوان و بە جوانان و بە لاوانێکەیە کە لەم ساڵانەدا نیشانیان داوە چەندە وزە و توانایان هەیە لە بەڕێوەبردننی وڵاتێکدا من دڵنیام لەوە ئەتوانین کوردستان وەکو ڕۆژاوا ئەگەر کەوێتە دەستمان ئەتوانین بیبین بەڕێوە تەنانەت وەکو باشوور و پێم وایە باشتر لە باشووری بەڕێوە بین زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری نووسەر و لێکۆڵەری سیاسی سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بەخێر بن